بەڵێ لە شاری پڵای ماسەوە لە بریتانیا بەڕێز ئامانج بەرزنجی شارەزا لە کاروباری بریتانیا لەگەڵماندانە. بەڕێز ئامانج بەرزنجی ئەم کاتتان باش. لە دوای کۆچی دوایی شاژنە ئەلیزابێس دەتوانین بڵین چی ڕوودەدات ئەو گۆڕانکاریانە چین بەسەر سیاسەتی بەریتانیا خود بەریتانیا دێت؟ ئەم کاتەی جەنابەت باش زۆر زۆر سوپاس بۆ ئێوە و بۆ بینەرانتان. ئەمێ لای خۆمەوە بەڕاستی سەرخۆشی لە کۆی گشتی دانیشتوانی شاری بەریتانیا بکەم و هەروە خۆشەویستان و دۆستانی شاژن ئەلیزابێس لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن. ئەوەی کە گوێم لێبوو لە ڕۆماڵەکەتانە بەڕاستی زۆر شتان دەربارەی شاژن وت ئەمڕۆ لە تەمەنی 96 ساڵیدا کۆچی دوایی کرد بەداخەوە. پێم وایە هەموو تاکێکی ئەم وڵاتە بۆی غەمبارە. لە دوای کۆچی دوایی شاژن پرنس چارلز ڕاستەوخۆ دەبێت بە مەلیک لەمە دووە لەم وڵاتەیە. بەڵام لە ئەگەری دەستە بەدەستدانی چارلز ئەگەر بێ نەبێت بە مەلیک ئەتوانێت بیا بە کەسێکی تر. کاتە چارلز دەتوانێت نەبێتە پاشا و بیداتە کەسێکی دیکەش؟ بەڵێ 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 توانای ئەوەی هەیە ئەگەر بیا بە بەریەکێ لە براکانی بەتاکی دەتوانێت. بەڵێ بەڵێ لە دەستدان یاخود کۆچی دوایی شاژنە ئەلیزابێس بۆ بەریتانیا چ مانایەکی هەیە؟ بۆ بەریتانیا بەڕاستی کۆستێکی گەورەیە بۆ ئەم وڵاتە، بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە لە نزیکەوە جەنابی شاژن دەناسن. شاژن ڕاگری عەتفی خەڵکێکی زۆری ئەم وڵاتەیە، خۆشەویستیەکەی بە شێوەیەک لە ناو دڵی خەڵکا بڵاوە. بڕوا ناکەم کەسێک هەبێ لەم وڵاتەیە پێی غەمبار نەبێ. بەڵێ ئەو ڕێوڕسمانە چین کە دەگیرێنە بەر لە دوای کۆچی دوایی شاژنە ئەلیزابێس لە بریتانیا؟ هەر ئەمڕۆ دەست کراوە بە ئامادەکردن بۆ ئەوەی جەنازەکەی بگەڕێنەوە بۆ لەندەن. سبەینە جەنازەکەی دەگەڕێتەوە لەندەن و لەوێەوە تا 10 ڕۆژ لێرە پێوترێ تەعزیێبار. لەو 10 ڕۆژەیە تەعزیێباری دەڕائەگەیەنرێ، بەڵام لە ڕۆژی دەهەمەوە ئیتر تەعزیەکەی دادەنرێت. ڕۆژی دەهەم کە تەعزیەی شاژنە، ئەو ڕۆژە دەبێتە ڕۆژێکی بڵێن نیشتیمانی بۆ سەرتاسەری بەریتانیا و هەروەها ئەو ڕۆژەش کە چارلز دەست دەکرێت بە دەست وەکو مەلیک ئاهەنگی بۆ دەکرێت، ئەو ڕۆژەش دەبێت ڕۆژی نیشتیمانی لە وڵاتە. بەڵێ لە بەهۆی کۆچی دوایی شاژنەوە کاروبارەکان لە بەریتانیا ئاسایی دەبن یان وەستانی تێدەکەوێت چۆنە بێت؟ نەخێر، کاروبارەکان تا ئێستا ڕوون نییە بە تەواوەتی، بەڵام پێدەچێت لەم 10 ڕۆژەیە کارەکان تۆزێ لە داوامە حکوومیەکانە بە تەواوەتی سست ببێت. بەڵام کاروبای ڕۆژارەی نیشتیما هاوڵاتیان بڕیار دراوە کە وەکو خۆی بمێنێتەوە، بەڵام بە تاکید وەکو هاوڵاتی وەکو خەڵک خۆی پێم وانە زەمیری یا وجدانی یان ئەخلاقی ڕێگەی ئەوەی پێ بدا بچێ حەفلە بکات. بۆ نمونە لە وڵاتە ڕۆژانی جومعان و شەممان ڕۆژانێکی زۆر تایبەتن بۆ خەڵکەکەی بە تایبەت ئەچنە دەرەوە، چنە پەپەکان و نادیەکان و کڵەپەکان حەفلات و ئاهەنگ دەگێڕن. هەموو هەفتەیەکەمە کارەکانیانە بەڕاستی پێم وانە ئەم هەفتەیە بتوانن خەڵک وا بە ئاسانی بچێتە دەرەوە. دەبێت بە عیبە ئەگەر حکومەتی شەڕ ڕێگەنەدا ناحی ئەخلاقیان بڕواناکەم ڕێگەی پێ بدا بتوانن ئەو کارە بکەنە تا دوای دەست بەکاربوونی چارلز ببێ بە مەلیک. بەڵێ لەبارەی سیاسەتی بەریتانیا چاوەڕی هیچ گۆڕانێک هەیە یاخود با بڵین سیاسەت لە بەریتانیا داڕێژراوە و لەسەری دەڕۆ؟ بەڵێ سیاست ماڵی مەلیکە بە هیچ شێوێک ناتوانێەوە دەستکاری کاری سیاسی لە وڵاتیان بکەن و دەسەڵاتیان نەوەسرێەوە. وە شتێکیش بەڕاستی پێویستە بینەران بیزان ئەوەیە کە ماڵی مەلیکە هیچ کاتێک مافی دەنگدانیان نەبوو، هەر لە پرۆسەی دیموکراتی وڵاتە شاوکو دەنگدەرێک نیانتوانێت دەنگ بدەن بۆیان نەبووە دەنگ بدەن. بەڵام مەلیکە وەڵامی تر دیارە لە ناحیە یاساییەوە ئەوان لە مستەوایەکی زۆر زۆر بەرزتران تاوەکو بتوانن بیان خەنە مستەوای خەڵکێکی بەسیتەوە بێت لەسەر جادەکان یان حتا مەلیکە دەسەڵاتەکان یان
قیمەتەکەی زۆر لە سەرۆک حکومت گەورەتر بووە تەنها مەلیکە کە توانیوێتی سەدەیەک زیاترە چەند سەدەیەکە بتوانین سەر حکومەتەکان بگۆڕێ لە وڵاتەیە درێژترین بەتواناترین و بەتەمەندترین مەلیک بووە تەنها دەسەڵاتی بەبێ ڕەزامەندی ئەو کەس نەیتوانیەوە سەرۆکایەتی حکومت بەدەست بهێنێ و هەروەها هیچ یاسایەک لە وڵاتە دەرناچێ هەتاوەکو مەلیک ڕەزامەندی لەسەر مەلیکە ڕەزامەندی لەسەر نەدابێت ئەوە لەبەر ئەو جۆرە بڵێن پێداویستیانەیە کە سەرۆکی مەلیکە بڵێن مەلیکە وڵاتە هەی بۆ لە توانای دابۆیان لە دەسەڵاتی هەست بەڵێ زۆر جار هەندێ باس و خواست قسە و باس لێراکرێ یاخود راپۆرت و هەواڵە بارانەوە کرێت کە ئەوەی هەیە لە بریتانیا چکەلەوەی کەسێک مڵکی تایبەتی هێشتێکی خۆی هەیە ئەوی دیکە مڵکی شاژنە بەڵێ شاژن وەکو وڵات هەر وڵات مڵکی شاژنە بەڕاستی بەڵام مڵکەکە ڕەمزیە ئەوە نەبێ بڵێ بە ناوی ئەوەیە یان ئەو دەسەڵاتی کاملەیە لە وڵاتە سیستەمێکیانەیە one for all for one یعنی هەموو بۆ یەک بۆ هەموو ئەم وڵاتە هەموو تێدەکۆشێ بۆ ماڵی مەلیک و مەلیکەش هەموو تواناکانی خۆی دەگاتە گەڕ بۆ پاراستن و سەروەری ئەم خاک خەڵکەکەی دڵخۆشی خەڵکەکەی بەڵێ بەڕێز ئامانج بەرزنجی شارەزا لە کاروباری بریتانیا لە شاری پلای ماوس لە بریتانیا لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداریتان بەڕێز ئامانج بەرزنجی